بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وسيد المرسلين حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. بلا أخشك برزكان، السلام عليكم ورحمة الله وبركاته. زور سپاسی خوای پەروەردگارەکەین کە مسلمانین و لەگەڵ جەمع و تاقم و دەستەیەکای کە ئیسلامیە لەناو دەیان و هەزاران ڕێکخرا و حیزبی دوور لەخوا خوای پەروەردگار من و تۆی هەڵبژاردووە بەبێ زۆر و بەبێ زێڕ وەک ئەوترێ هاتوین ئەڵێین لەگەڵ مسلمانانین و مسلمانان سەر ئەخەین. ئەمە نیعمەتێکی گەورەیە برا و خوشکە بەڕێزەکان. ئەم نیعمەتە گەورەیە بەس بەدەست خوای گەورەیە. پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێ نەیانتوانیوە ئەم نیعمەتی هیدایەتە بدەنە کوڕەکانیان. پێغەمبەرێک نەیتوانێ بیداتە باوکی، پێغەمبەرێک نەیتوانێ بیداتە مامی. بۆیە ئەبێ بەردەوام سوپاسی خوا بکەین سوبحانە وتەعالا و بەردەوامیش بین لەسەر ئەم نیعمەتە. ئینسانی ژیر و عاقڵ، ئینسانی موسڵمان کە نیعمەتێکی هەبوو ئەبێ بیرکاتەوە سەبەبی ئەم نیعمەتە چییە دوای خوای گەورە. ئەم هیدایەتەی کە من و تۆی موسڵمان خوای پەروەردگار پێداوین، وەکوتم لەناو ئەم جەنجاڵی خۆمان و ماڵ و مناڵمان خوای گەورە پاراستونی بین بە ئاهلی قورئان، بووین بە ئاهلی فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوە زوو هیچ بەردەوام سوپاسی خواکەین، بەس ئەبێ ئینسان بیرێکاتەوە من چییە سەبەبی هیدایەتەکەم بوو، چی ئەم نیعمەتە گەورەی لەگەڵا کردم. سەبەبی هیدایەتی زۆربەی زۆرمان بریتی بووە لەم ڕابوونە ئیسلامیە کە هەر کەس دەستی تیا هەبووە خوا پاداشتی داتەوە. برا خوشکە بەڕێزەکان، ئەگەر بە زۆر بە خێراییەک ئەم ڕابوونە ئیسلامی کوردستان ئاماژە پێ بکەم، لە دوای ڕوخانی خەلافەتی ئیسلامی و لە 1924 بە ڕەسمی، لە دوای ئەوە ئەم ڕابوونە لە کوردستانە ئاوا هاتووە. برایان و مامۆستایان و شەرعزانان و مامۆستایانی ئاینی لەگەڵ بەعزێک لە ئەهلی تەسەووف و تەریقەت کە ئەمانە هەندێک جار مامۆستا مستەفا زەڵمی ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ملیۆنێ موریدیان هەبووە، خەڵکیان فێری تەقوا و دینداری کردو. ئەگەرچی هەموو سەحوەیەکی ئیسلامی، هەموو تەوژمێکی ئیسلامی ملاحەزە هەیە لەسەر ئیش و کاری. ئەوان بوون لە باوک و دایکتان بپرسن ئەوانەی تەمەنێکتان هەیە، باوک مەڵێ بە لادێکانە ئەگەڕان شێخانی تەریقەت لە لادەیەک یان و چێ نوێژ ناکە، با فێری نوێژی کەین. سەحوەی ئیسلامی ئاوها هاتووە تا 1961. لە 1961 ئیخوان هاتوۆتە کوردستان کە ڕۆڵێکی باشیان هەبوو لە پێگەیاندنی کۆمەڵی خەڵکی زۆر باش و چاک. دوای ئەوان وردە وردە مامۆستایانی عەقیدە پاچی مێزەر سپی پاچی ئێمە جەمع و دەستەیەکیان دروست کرد لە کۆتایی حەفتاکانە کە دواتر لە بزوتنەوەی پەیوەندیەوە بوو بە بزوتنەوەی ئیسلامی، دوایی بوو بە یەکبوون، دوایی بوو بە کۆمەڵی ئیسلامی و دوایی کۆمەڵی دادگەری. هەر کەسێکە هەر ناونیشانێکی هەیە کە وەکوتم من و تۆی موسڵمان خۆمان و ماڵ و مناڵمان لەو ناوەندە لەو سەحوەیە و لەگەڵ ئەو حیزبە ئیسلامیانەیە فێری دینداری و ئەخلاق و ئیمان و عەقیدە و بگرە هەندێکمان فێری خوێنەواریش لەوێ بووین. ئەی عەجایب ئینسان قەدری ئەم سەحوەی ئیسلامیە نەزانێ. زۆر سەیرە برایەک خۆی و مناڵی لەو ڕێکخراوە بەهرەمەند بوو بێ، فێری قورئان بوو بێ، ساڵێ دەنگ نادەم بە لە ئیشەکە هاتوۆتە یەک دەنگێ، نە پێڵێ وەرە حەرەسیاتم بۆ بگرە، نە پێڵێ وەرە کاکە فیشەکێکم بۆ بتەقێنە، ئەڵێی دەنگەکەت بە یەک دەنگ پشتگیری موسڵمانان کاڵێ نایکەم. یەخۆبی ئەم کەسە بیرێکاتەوە لە قیامەتا چی جوابی خوا داتەوە. برا خوشکە بەڕێزەکان، لەم کاتی دەنگدانەیە کۆمەڵێشتی سەیر و سەمەر ئەبیستین و ئەبینین کە بەشێک لە سەیر و سەمەرەکانی بە ناوی دینەوە بۆ دژایەتی ئێمەی ئیسلامیە. لەوانە هەندێک خەڵک چ زۆرزان بنیان نەزان بن ئەڵێ دروست نییە بە هیچ شێوە بچی بۆ پرۆسەی دەنگدان. بۆ دروست نییە؟ طبعاً هیچ عالم و زانایەکی گەورەوە ناڵێ ئاوا بەم ڕەهاییە. ئەم شتەکە ئێستا هاتوۆتە وڵاتی ئێمە، وڵاتی موسڵمانانەوە کە پێوترێت دەنگدان و پەرلەمان، ئەمە لە شەرعا پێوترێت نەوازل. نەوازل ئەبێ زانای گەورەی بۆ کۆبێتەوە قسەکا لەسەری. نەک منێک بێم کە کەس نەمناسێت لە فەیسبووکەوە بڵێم دروست نییە دەنگ دەی بە خەڵک. طبعاً ئەمە مەگەڵ خەڵکێکە کە ئاهلی جومعە و جەماعەتەکەوە ئەڵێ ئەو کەسە ئەو لە ئێمە سار دەکات و کە ئەوە هەموو دەنگدانێک ئەو ڕوژێنرێ بۆ دژایەتیکردنی ئێمە.
بابزانین وایە طبعا ئەم قسەیە ئەو کەسەیە قسەیەکان زۆر تاوانبارە بە تایبەتی لەم کاتەیە بۆ برا خوشکە بەڕێزەکان دەستوری عێراق لە 2005 دەستوری هەیە بەم دەستورە ئیشەکە لە مادەی دوی دەستورە هەر ئەیکەیتەوە لاپەڕێ یەکەم و دووەم نووسراوە دەستوری عێراق دەستورێکی ئیسلامیە کەس بووی نییە یاسایەک دەرکا پێچەوانەی بنەمانە گۆڕەکانی ئیسلام کەواتە پەرلەمانەکەی ئیسلامیە بەڵێ خەڵکی خراپ و چاچی تایە گومانمانی بۆیە کەس بووی نییە لەوێ یاسایەک دەرکا پێچەوانی ئیسلام ئەگەر کەسێکی خراپیستی یاسا بێنێ حەڵاڵێک یان دەستکاری حرامێ بکا خۆ ئەبێ لەوێ کەسێک هەبێ ئەوە بکات بۆیە ئەو قسە ڕاست نییە بۆ پەرلەمانی عێراق بە هیچ شێوەیە ئەو قسە ڕاست نییە فریومان نەدەن دواتر ئێمە ئێستا من قەزیەکی شەرعیم هەبێ ئەچم بۆ لای مامۆستا گەورەکانی ئەم شارە یا سلێمانی یا هەولێر ئەچم بۆ لای لیژنەی فتوا یا ئەچم بۆ لای عالمە گەورەکانی جیهانی ئیسلامی خۆ نایم لە کەسێک کە نایناسم لە فەیسبووک و ئەبوو فڵانێک و کەس نازانێت لەکوێ دائنیشێ و لەکوێ ئەژێلەوە وەریگرم ئەوە زۆر هەڵەیە ئەم برا بەڕێزە دوای 2 ساڵ هەوڵ و خەباتی علمی لە 422 کتێبە کەمە ڕیسالەی دکتۆرایە ئەو بەڕێزانی خوێندنی باڵایان خوێندوزان دکتۆرا یعنی چی 2 ساڵ ئەگەڕێ 2 ساڵ هەوڵی داوە گەیشتۆتە ئەو نەتیجەی ئەڵێ پەرلەمانێکیش کە حکم بە ئیسلام ناکە هەر پێویستە موسڵمان بچێ بۆ ئەوەی بیگۆڕێ نەک پەرلەمانێکە لە وڵاتی موسڵمانە ئەکرێ و ئەمەی بەم شێوازە ئێستا لە عێراقا بۆیە بێ ئاگاداری ئەوە بین چونکە وەکوتم زۆر جار ئەوە زەرەرێکی باش لە خەڵکی ئێمەدا تەنانەت ئەوەیشی لێرە دەرسی قورئانی پێڵێن کاریگەری ئەوی لەسەر دروستە بێت لە بریبی لەم هەموو عالمە گەورەیە بپرسین لە فەیسبووکێکا کە نازانی چییە و چۆنە کە نازانی چی کردووە بۆ ئیسلام ئەتر وەکوتم بڕێکیان زۆر زانن هەنێکشیان نەزانن ئەوە لەوەوە دەسوە ناگیرێت قسەی ئەخیرم کە ئەوە هەر بەڕەسمیش وتومە وەکو شەرع وەکو دین ئەیڵێم دروست نییە دەنگ دەین بەم کەسانە دروست نییە موسڵمان دەنگدا بە خەڵکی کافر و بێدین خەڵکی لە ژیانیا سوژدەی نەبردووە بۆخوا لە ژیانیا لە مزگەوتان نەوبینیوە چۆن جورئەتەکەی دەنگی پێ بدەی با برای باوکە بێ لێرەیە دەرەکەوێ بە ڕێزەکانم تاقیکردنەوە و غەیری ئیتیخابات و غەیری ئیتیخابات تاقیکردنەوەیە ئەبێ ئینسان کارێ بکاتیایە دەرچێ کافر بە هیچ شێوێ دەنگی پێ نادرێت تر پارەت ئەداتێ کوردێ بۆ سەرە خاکەوانیە لەوێ دەنگەکەی بۆ کورد باشەوانە بۆ مەگەر ئێمە کورد نین بۆ مەگەر ئەندام پەرلەمانەکانی ئێمە و بە جامانە و بە جلی کوردیەوە چوونە ناوپەر ئەم مزایدەیە چیە بە سەرمانەوە ئەکرێ بۆ ئێمەگەر ئێمە لە وڵاتەیە لە دایک نەبووین لە وڵاتەیە نەژیاین هەر بە خۆمان نەوتووە کورد ئەو مزایدەیش ڕاست نییە بۆیە کوردێکی کافر وتی وەرە دەنگ بە من بڵێ برای باوکە بوو دەنگی پێ نادەی کە کافر بوو دوو دەنگ بە منافق نادرێ منافق کەسێکە کە پێش دەنگدان ئاەت و حەدیث و شت هەر نییە لە بەرنامەیە لە کاتی دەنگدانا کە دێتە کۆڕوومەلیچێکەوە زانێ خەڵکەکە دیندارن دەسەکات بە خوێندنەوەی ئاەت و حەدیث ئەوەی دەنگی پێ نادرێ سێ کەسی درۆزن و درۆزان هەیە درۆزنە دوو لە ڕۆی جەناتان هەیە درۆزانە بەم زمانە لووسەی جا من توی موسڵمانیش بە تایبەتی خەڵکی مزگەوت بڕێکمان چون کە پاک و نزیکین لەخوا و لە ژیانمانە ڕەنگ بە درۆمان نەکردبێ یا هەر بەلای درۆیانەچین یەکسەر باوەڕی پێکەین نابێ ئاگادار بە کەسێک لە خولێکا درۆی لەگەڵا کردی لە دوانە لەگەڵا کردی لە سیانە لەگەڵا کردی لە چوارە لەگەڵا کردی ها خولی شەشەم و حەوتەم و هەشتم کە ئێرە شەشەمی ئەوێ نازام حەوتەم و هەشتم یە ناکرێت دەنگ دەی ئەبێ دەنگ بە صادق دەی خوای گەورە فەرمێ وەکونوا مع الصادقین دروست نییە ئەگەر موسڵمانیش بوو لە ڕووی جەنابتان درۆی لەگەڵا کردی دروست نییە دەنگی پێ بدەیت وە کەسێک کە جیرفان پیس و دەمپیس بێ ئەوەیش دروست نییە موسڵمان دەنگی پێ بدا کە جنێودان لە ئیسلامە حرامە ئەوەی دەمی پیس بوو بەخوا دڵیشی پاک نییە ئەوەی جیرفانی پیس بوو بەخوا دڵیشی پیسە ئەبێ ئێمە ئاگامان لە مەبادی خۆمان بێ برا و خوشکە بەڕێزەکان ئێمە ئەوەی کە زۆر دڵمان پێ خۆشە کورسی کەمە زۆرە دەنگێنین یانەیانین لای ئێمە لە کە ئیش بە قورئان و سنەتەکەین بەپی مەفهومی قورئانی لای ئێمە نەسڕ ئەوەیە بەردەوامی لەسەر عەقیدە و مەبدەئی خۆمان دەنگێ بێنین یانێنین ئێمە گرنگەوەی من لە قیامەت عالەم خوایە دەنگم بەو برا موسڵمانەدا بەو خوشکە موسڵمانە بەو برا موسڵمانە دەنگمدا لە قیامەتا ڕووم هەیە بەس وەرە موسڵمانێکی نوێژ خوێن دەنگەدا بە نوێژ نەکرێ باشە لە قیامەتا چی جوابی خوا داتەوە جا ئێستا قسەیەکی تر کە ئاکرێ لە ناو خەڵکاڵە خۆ هیچیان پێ ناکرێ باشە کەسیشی پێ ناکرێ کورد و ئەوانە بەس من قسەی قیامەتم هەیە لە قیامەت ئاڵێم خوای پەروەردگار من دەنگم بەم برایەدا لەبەر خوا لە مناڵێ و ئەیناسم مووی نەهاتووە لەگەڵ ما بۆ لە مزگەوت لەگەڵ ما بۆ زانم ڕازگۆیە لەگەڵ بۆیە ئاگداری
ئەوە بین ئینسانی مسلمان فری و نەخواوە کەسێکی تریش کە لە شات چی لەیکەم ئێوە ترسی خوای پەروەردگاری لە دڵان نەبێ ئیمان و عەقیدەکەی وەکو من نەبێ لە چۆن من و تۆی مسلمان ئامادە بین دەنگی پێ بدەین. بۆیە برا بەڕێزەکان گرنگترین شت لای ئێمە ئەوەیە کە مەبدەء نەدۆڕین. ئەوەی کە ئەڵێ کورسیم زۆر هێنا بردمەوە ئەوە منطلقی فرعونیە وقد ئەفلح اليوم من استعلا ئەوە قسەی فرعون و دار و دەستەکەی بووە. لای ئێمە بردنەوە بە زۆری کورسی نییە، لای ئێمە بردنەوە بەوەیە کە بەردەوامی لەسەر ئەو مەبدەء و عەقیدەیە. من ئەوەی لە 93 لە بنکەی شەرەفخان پێم وتراوە لە سەردەمی بزوتنەوەی ئیسلامی لە عەقیدە کە مامۆسای یەکەم دەست پێی وتەموتی وەڕەبەکە فەکەبیر لە عەقیدەیە تا قیامەت لەگەڵیان هی پەشیمان. ئەوەی لە ئەوە نەبوومەکە لە بنکەی شەرەفخان چیم پێ وتراوە لە ئیمان و عەقیدە هەر ئەوەیە لەسەریم نایدۆڕم داوام وایە خوای پەروەردگار ئیستیقامەت بە من و بە ئێوەش بدا، بەڵام وریابین درۆزن و درۆزانەکان زۆرن فریومان نەدەن. لە هەموویشی سەیرتر ئەوەیە بە پارە ئینسان فری و بدرێ، شتێکی کەم جاری وایە کەم بێ یا زۆر بێ لە بەرامبەر مەبدەء و عەقیدەیە ئینسان نابێ بدۆڕێ. ئینشاءڵڵا ئێمە هەمومان بەردەوامی لەگەڵ ئەم سەحوەیە. بەخوا برا و خوشکە بەڕێزەکان ئەم سەحوەیە کە من ئەیڵێم لی بەهرەمەند بووین بەیانی برایەکی سەلەفیش خۆی هەڵبژێرێ بەس بزانم ڕاستەکە لەگەڵ خوا لەسەر لیسی ئەلمانی نەبێ. ئەلمانی بۆ کوتم برای باوکم بوو دەنگی پێ نادەم، برایەکی سەلەفیش بزانم دیفاع لە قورئان و سونەتەکە بەخوا فەرزە دەنگی پێ بدەم، برایەکی سۆفیش بزانم مشریک نییە و دیفاع لە قورئان و سونەتەکە بەخوا فەرزە دەنگی پێ بدەم. ئەم قەزیەکە ئەوە نییە بڵێم ئەوە حیزبێ من لەگەڵیان، ئەمە دینە وەکو دین ئەیڵێم خوای پەروەردگاریش والله على ما نقول شهيد. خوای پەروەردگار ئەم دەنگدانە بکاتە مای خێر بۆ ئەم عێراقە و بەتایبەتی بۆ ئەم کوردستانە. خوا هیدایەتی ئەمەش بدا بەردەوام بین لەسەر ئەم مەبدەء و ئیمان و عەقیدەیە نەیدۆڕین نە بە ترس نە بە تەماح کە بۆ دووشتە زۆر جار خەڵکێک فری و ئەخوا. خوای پەروەردگار بەردەوامی بە منیش و بە ئێوەش ببەخشێ و سەربەرزمان کات و عاقیبەت خێرمان کە. خوای پەروەردگار پاداشتی ئەوەش داتەوە کە ئەم کۆبوونەوەی ئێمە کۆبوونەوەیەکی وەکەوترێ ڕاستگۆیانەیە، چونکە نە زۆری تایە نە زێڕ وەکو مامۆساوتی نە پارەمان داوە بە کەس نە بە زۆریش کەسمانێ ناوە هاتۆ لەبەر خوا هاتۆ یا ڕەبی خوا پاداشتان داتەوە لە دنیا و لە قیامەتە. بەردەوام بن لەسەر دەنگدانی خۆتان بەو سەحوەی ئیسلامیە کە ئەیڵێن و بەتایبەت بە لیستی 285 هەمووتان دەنگی پێ بدەن ئینشاءڵڵا زەرەر ناکەن لە دنیا و لە قیامەتە سەربەرزە بین. خوای پەروەردگار هەموو لایەکمان عاقیبەت خێرکا و مادام لەبەر خوا کۆبوونێتەوە بڵین خوایە دەرگای ڕەحمەتمان لێ بکەرەوە بارانی بە ڕەحممان بۆ بارێنە. خوای پەروەردگار دڵی ئەم میلەتە موسڵمانە خۆشکەی بە بارانی ڕەحمەت و بەسەرکەوتنی موسڵمانان. والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.